بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر لە ئۆفیسی سەرەکی 100 خانەوادەی هەژار و نەدار و نەخۆش بەسەر دەکاتەوە بە بڕی 15 میلیۆن دینار کە تەنها یەک خێرخواز لە شاری هەولێر ئەو بڕەپارەی دابین کردووە. بابزانین کاتێک ئەوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن چۆن هەژار و نەدار و نەخۆش بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم لەبەوەی کوڕەکەم زۆر نەخۆش بوو، یعنی گەشە و شتی هەموو ڕاوەستا بوو بە شەرتی دەرزیمان لۆ دەکڕی ئیمکانیەتمان نەبوو. بەڕاستی بەس دەستگای خێرخواز یارمەتیمدان ئیبەخشین داوا لە خەڵکی دەکەم، ینی دەوڵەمەند بێ هاوکاری ئەو فەقیرانە بکە و ئەوی نەخۆشی هەیە یارمەتیان بداتن. بەڕاستی ماشەڵە کە دەچێ دکتۆری ینی زۆری دەوێت، کە دەچی دەرزی بۆ نمونە ئێستاملۆ کوڕی خۆم دەستم بە 600 دلاری کڕیە، یعنی توانم نییە، بەڕاستی توانم نییە. ئێستا ئەمن 18 وەرەقەم قەر کردیە تەنیا بەس لۆ دەرزی کوڕم لە چێ بینم نیتم بەخۆم. ئەزە داوا لە خەڵکی دەوڵەمەند دەکەم، داوا لە خەڵکی خێرخواز دەکەم یارمەتی مام دات و نەک ئەمن فەقیر هەیە کە کرێچیە فەقیر هەیە توانەی نەخۆشی نییە، یعنی عیلاجی بکە داوایان لێ دەکەم بێتن یارمەتیماندا زۆر مەمنونن و بە زۆر سوپاسیشیان دەکەم. دەستخۆشیش لە ئێوە دەکەم. ئەمن نەخۆشم هەیە، پێشتر نەخۆشێکمان هەبوو لەبەر ئەو کچەی هیچ ئەوەمان نەمایە، توانە ئەوەمان نەمایە. ئەوشە پیاوە لە مارێک کە تێت و عەمەلیاتی دەبێت، ئەوە گری لە سەماعی دەهاتیە داوای 30 وەرەقی دەکری، ئەمەش عەمەلیاتم نەبوو پێ ناکرێ، ئەوەش لە خەستەخانە ناکرێ. مەعاشەکە 150,000 ئەوش بە عیلاج بدەم ژمارە سەرف بکەم، حالم خێرمان پێ دەکا. ژیانی حالم وێرانە، حالم نیتی، حالم فەقیرە، حالم حەبوو دەرمانی پێیاکە لۆ نەخۆشی پێیاکە. ئەم خۆم جارێکشم دایتمە ڕووداوی پیاوەکەم، ئێستا دەبێ عەمەلیاتی لێ بفەڕۆی لەبەو بکرێ. وەڵاهی ڕەبی خوا خێریان بستێ، خوای گەورە پاداشیاندا لە هەموو لایەکی خوا خێری هەموو لایەکی بن. ستافی دەکەین ستافی بەخشین زۆر خۆشحاڵین کە بەهانامانەوە دێن لە کاتی تنگانە. ئەم خۆم کە نەخۆشی شێرپەنجەم هەیە و 7 سارە عیلاجمان مانگەکێ مانگەک نییە، نەخۆشی نانەکەلیمە. لە ساری 2022 دەرزیەکم هەیە بە 10 وەرەقەی نییە، بەخۆم لە خانیەکی 50 مەتری دەژیم، ئیمکانیەتمان بەس بخۆ بڕۆی و 10 ڕۆژ مابی لۆ سەرمانجی داهات نامینە، پارە نامینی لۆ مەسرەفی منداری کەچی ئەو دەرزیە دەی بە 10 وەرەقەی بکڕم. دکتۆریش پێی گوتیمە مزمینە، هەتا عمرت مایە دەبێت دەرزی لێدەی نابی لێشت ببڕێ، هەر لێت ببڕێ هەموو هەردەوەشێتەوە سیستەمی بەرگریت نامینێ. کەچی من ئێستا 1 سارە دەرزیمانە دەچین داوا دەکەین لە وەزارەتی سەحە لە هەموو وەزارەتەکان دەرێن چاوەڕێکەن وەڵامتان دەدەینەوە. یەکەم یارمەتی نەخۆشەکان دەخواستن شێرپەنجەکان کە دەرزیمان لێ دەبڕێ، ئەمە چ بکەین؟ ئیمکانیەتشمان نەبی، منداری ساواشمان هەبی. داوا لە خوای گەورە دەکەین ئینشاڵڵا هەر خوا بەهانامانەوە دێ و ئەو دەستگای خێرخوازیەش ئینشاڵڵا خوا بەرداوامیان پێدەبەخشی، ئینشاڵڵا خوا هەر زیاتریان بەسەدا دەبارێنی و ئەوە خەمەک لە خەمەکانی ئەو دەرزیە لە سەرەمە کم کردەوە. الحەمدوللا
هەموو 21 ڕۆژ جارێک ئەم دەی بە 8 وەرەقە و نیوی 3 مانگ بەدە وەرەقەمان کڕی هەر بە خۆیان کمیان کردەوە کردیان 8 وەرەقە و نی ئێستا بە 8 وەرەقە و نی ئەم دەرزی دەی بکڕم هەموو 21 ڕۆژ جارێک ئەم 8 وەرەقە و نی دەرزی دەکڕم چامان لە ڕەحمی خۆیان ئینشاءالله عەدالەتی بەرپا بیتن ئینشاءالله لە بۆ هەموو چینەکان چینی فەقیر و چینی دەورەمەند و خوا خێری ئەو خێرخوازەی بنووسی بەردەوام پێ ببەخشی خوا هەزار ئەوەندە بینتەوە ڕێ یا ڕەبی والله جاني قدران كودري قوت ولا يموت أو هذا الشيء يعني نمري ونرجي رأسك والله نية بارنيا كاك من 220 زار ورد قرم كورا كشم وشي قوتم 650 والله يدو معك فلوسي ورنقتيا وانا زاني فلوسي ورنقتيا إيه أما تسبكم كاك أما عمر 6 سنة تسمبي ذاك سرعم هي بروستات ما تسبي ذاك ويانا والله تقريبا مستوبين سالة من أخوش سرعم هذا باشان توشي بروستات جبهم الحمد لله يعني أو إخوة بصرت بيني أو بري كريتي ما بري والله أو إن شاء الله 8 درجة إن شاء الله إخوة تبارك وتعالى سرفراز ذكاء لو دنيا ولو ئێمەی خاوەن پێداویستە بە ئێمەی نابینەیان هەموو کاتێک لە بیریانە و خاوەن پێداویستی تایبەت بۆ نابینەیان کە ماگانەس موچەکەیان 150,000 کاتی خۆی کە دۆلار بە 120 بوو کە بە 190 بوو باشتر بوو هەتا ڕادەگیان ئێستاش کە موچەکە دەدرێت 150,000 دۆلار بەرز بتەوە 6 گرام بووە دەستخۆشیانی دەکەم دەستخۆشی لەو خێرخوازەش دەکەم کە لە شاری هەولێر کە توانی 100 حایلە یەکی بڕی 150,000 بداتێ خوای گەورە زیاتری پێ بەخشێت سەرەتا سواز بۆ خۆی پەروەردگار کە ئەمڕۆکە لە ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین توانیمان لە ڕێگەی خێرخوازەوە بڕی 15 ملیۆن دینار دابش بکەین بەسەر خەڵکی هەژار و نەداری شاری هەولێر و دەوروبەری هەولێر کە پێکاتون لە خەڵکی نەخۆش و هەژار و وارووا خاوەن پێداویستی تایبەت و کرێنشینەکان من لێرەوە بەڕاستی دەمەوێت دوعای خێر بۆ ئەو خێرخوازانە بکەین کە بەردەوام لە کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین هاوکارمانن کە ئێمە بەڕاستی لە ڕابردوو و لە ئێستاشدا کە ئێمە بەردەوام هەر ڕۆژەی بە پرۆژەیەک خزمەت بە چینی خەڵکی هەژار و نەداری هەرێمی کوردستان دەکەین و دیارە دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی بەردەوامی خۆی بەردەوام لە خەمی هەژاراندا بووە و پردێک بووە لە نێوان خەڵکی دەوڵەمەند و هەروەها خەڵکی هەژار و نەدار و نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت خوای گەورە پاداشە و خێرخوازە بداتەوە کە بڕی 15 ملیۆن دیناری دابین کرد بۆ ئۆفیسی هەولێر کە ئێمە توانیمان ئەمڕۆکە دابشکەین بەسەر 100 لە نەخۆشان وارووا خاوەن پێداویستی تایبەت و خەڵکی هەژار و نەدار و کرێنشینەکان
بخاتە نێو ماڵ و مناڵی کە پێویستیان بە هاوکاریەکانی ئێوەیە. وەڵام من لە زگماکیەوە ئەم لە دایک بوومەوا بوومە ئیتر تەواو پەکی خستم چەندە دکتۆر و ئەملا ئەولام کردوتیان حەلی عملیاتە ئیتر منیش لایەکی بە هاوکاری خەڵک و بسڵمانان بۆمیان کردو ئەمە ئیشاعەکەمە قاچم ئیسا هەردووکی کورد بوو دەرچوە حەوزم ئیسا لایەکیان بۆم عملیات کردو لاکەی تری ماوە بەخوا منیش توانێ ئەو پارەم نییە ئیسا ئەم لایەن بۆم کردووە دوو لە ڕوتان بۆ پێڵاوە ئەڕۆم و بەم دارە ئەڕۆم و ئەتێتی 6 مانگ دوای ئەوە ئەبێ عملیاتی کردم منیش توانێ ئەو عملیاتم نییە بەخوا بۆم ناکرێت. ئارە وەڵڵی 250 خۆمی تیانە بووە ماڵی بسڵمانان ئاوا بێ لەگەڵ ئێوە و ماڵی خێرخواز ئاوا بێ ئەرە بەخوا کشتی خەڵک بۆ میداوە ئێستا ژەوە تا ئەبێ 6 مانگی ترتی 6 مانگی سا 8 مانگە توانێ ئەو پارەم نییە بەخوا بیکەم عملیاتەکە. وەڵڵی ژیانمان پیاوەکەم لە معمەلێکە بە 300,000 و تەواو کرێکاریەکە و هەیە و نییە و تەواو بەخوا هیچ خۆشم کەمەندانی 150,000 مێ بەخوا هەر جەلسێکی 150 تێچێچمەوە بەلای دکتۆرەکە. دکتۆرەکەم لە هەولێرە ئەنجاکە بە ئیسحاف یەنامێتێت چەمچەماس بە 100,000 یەنامیان تۆ ئەیدە بە 100,000 ئیتر بە ئیسحاف هاتوچیان پێم کردووە ئیتر بەخوا وەزعەکەم ئاوە توانێ ئەو پارەم نییە و بەخوا خۆم 5 سەرخێزانین و ئارە وەڵا هەتا 6 مانگەکە هەتا عملیاتەکەی تر ئەرە وەڵا بێر بیکەمەوە ئارە وەڵا ئارە وەڵا عیلاجی شەکرم هەتا عملیاتەکەمە بیکڕم. ئەرە وەڵام ماڵی گشتی ئاوا بێتر چاوم لە خێرخوازان ماڵی ئەوەی ئاوا بێ یا ڕەبی لە 250 هەتا 1000 دینار منیان بەسەر کردوێتەوە. خوشکە بەڕێزەکەم ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێز هێناوە داواکارین لەخوای پەروەردگار کارد بۆ ئاسان بکە هیچ نەبێت سەردانی دکتۆر و عیلاج و داو دەرمانی پێ بکڕی تاخوای گەورە کارد بۆ ئاسانەکە و یەکجاری ئینشاءڵڵا نیشتەگەری دۆمەکەیت و خی گەورە شفا دەیا ڕەبی. ڕەبی خوا ماڵان ئاواکە یا ڕەبی خوا لێتان بەزاکە و دەستان خۆش بە عەزیێتان دیە قوربانم یا ڕەبی خێران بنووسیە ماڵان ئاوا بێ منیان بەسەر کردێتەوە بە قوربانەوە. یەکێک لە پرۆژە جوانەکانی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان بریتیە لە دابینکردنی ماتۆڕی بار ماتۆڕی سێتایە بۆ ئەو کەسانێکەوە دەستیان کورتە و ئەیانەوێ بە دوای سەرچاوی بژێوی ژیانیان دابگەڕێن عربانەیەکی بچووکیان هەیە یاخود دەستگێڕن بۆی ئێمە بیر لەو کەسانە ئەکەینەوە بەم شێوازە ماتۆڕێکی سێتایەی باریان بۆ دابین بکەین بۆ ئەوەی لەسەر پێی خۆیان بوەستن و بژێوی ژیانیان دابین بکەن. ئەم ماتۆڕێکی ئایبینن بۆ یەکێکمان ئامادە کردووە لە چەمچەماڵ بابزانین تا چەند شایستەیە وەچی بەم ماتۆڕە ئەکات و خێرخوازێک لە دەرەوەی وڵات ئەم دیارەی بۆ ناردووە و بابزانین ئەتوانێت چۆن کار و کەسابەتی پێ بکات. کار و کەسابەتی تۆ چی بوو پێشتر؟ وەڵی بە عارەبانە مەقەبا و ئیتر باغە و ئاسن و ئیتر ئەمانە بە عارەبانە پێی هیلاکە بوو عارەبانی دەستی؟ ئارە وەڵام عارەبانشی خەڵک بووین خۆم نەبوو. چیت کۆ کردەوە؟ وەڵام کارتۆن و ئیتر باغە و ئیتر قوتوی ساردی و پلاستیک و ئیتر چیم دەستکەوتە هەڵمەگرتەوە ئەوەی کە خەڵک فڕیدا من هەڵمەگرتەوە. ڕۆژی ئەتوانیت چەند شوێن بگەڕێیت چەند شوێن بکەیت؟ وەڵی بە زۆری ناو بازار ئام مەگەڕم لەگەڵ سەنعەکەی سەنعەکەشم جاربەجار ڕۆشتم گەشتیا گەڕامیتە ئەو نێ بمتوانێت.
شش مرحوم ماگە من ئەوە ئیشەکەمە یعنی زۆر ناڕەحەت بۆ ژیانم ئارەڵا خێزاندار مناڵێکمەوە لە خانەی کرێچیشان ئەی چۆن ژیانتە ڕۆژ بەمە وڵی تا ڕادەیەک باش بوو یعنی بڵین لەوە باشترە بچمە دەست لە خەڵک پانکەمەوە بڵێم بۆ 2030 تا ڕادێ ئەمە بۆ من زۆر باشتر بوو خراپ نابوو بۆ من ئارەڵا کارتۆنم خڕا کردەوە ئیتر مەقەبا و ئیتر چیم دەستکاتە هەڵمەگرتەوە لە هەتا قوتی ساردیش ماڵەگرتەوە ئەو لە دڵما بە حەزم لە ماتۆرە بێتەوە کابرا ماڵی ئاوێ خێرخواز ئەمی بۆم کردی بۆمی دابین کردو ئەتوانم زیاتر دژەوی خۆشتر کەم و زیاتر ئاگام لە مناڵەکان بێ و پێ خانوش خۆم دابینی کەمی کرد کاچەم بە ماتۆرە کارەکان پێشەکەوێت ئەتوانیتی باشتر پێیاکەی وڵایەتر ئیشاءالله بە ئیزنی خوا بەم ماتۆراتوانم داهاتێکی باشم بێتر ئەمە ئیتر بۆ من کاراستانی ئەتوانم جاران بە عربان 2 کۆڵان 3 کۆڵان ئەمتوانی بیکەم بەمە ئەتوانم چەند سەما ئام پێ بگەڕم ئیتر ئەتوانم بەکرێ ئیشی پێ بکەم زۆر شت ئەتوانم پێ بکەم کە بتوانم بژێوی خۆم و مناڵەکانم پێی دابین سەرتا سوپاس بەخوای گەورە دواتر بۆ خێرخوازانە کە توانیانە ئەم هاوکاری بچووکەی من بکەن هەتا مردم مەمنونیانم و ئیشاءالله خوای گەورە بە سەدقات و زیاتر بۆیان پڕ کاتەوە و بەردەوام بن لەو کاری خوان و فەقیرە وەکو من ئەوە لە نامەتر ڕزگاری ئەمەش کرێ ماگەکە کاگەی سلامت بیا ڕەبی خالی ڕازی بی ئەمەش دیاریدەستی یەکێک لە خێرخوازەکانە کە لە دەروی وڵات ئەم ماتۆڕەی دابین کرد بۆ کاگەیبی بەڕێز کە هەم کرێچیە هەم خێزاندارە هەم بە عارەبانەیەکی دەستی کە هی خۆی نەبوو ڕۆژانە لە کۆڵانەکان دەگەڕا کارتۆنی کۆ کردووە بۆی چەند دینارێکی دەستکەوی بۆ بژێوی ژانی بەڵام سوپاسی ئەم خێرخوازە ئەەکەین نمونەی زیاد بێت کە توانی دڵی کاگەیب خۆش بکات و ئەم ماتۆڕە سێتایی بۆ دابین بکات و لەگەڵ دابینکردنی خۆراک بۆ کاگەیب بوو و دابینکردنی کرێی مانگێکیشی سوپاس بۆ خێرخوازانی بەشداریان کرد سوپاس بۆ خێرخوازەی ئەم ماتۆڕەی دابین کرد مێ دەکەین زیاتر خەڵکی تر چاوی لێ بکات و ڕۆژانە بتوانین خەڵکانێک دڵخۆش بکەین کە پێویستیان بە هاوکاریەکانی ئێوەی خێرخواز و بەخشندێت.